لە هەولێرەوە بەڕێز نەعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێشوویەکێتی پەرلەمانتارانی کوردستانمان لەگەڵدا پێکەوە گفتوگوی سیاترەکەین سەبارەت بە دۆخی عێراق. بەڕێز نەعمەت عەبدوڵڵا کاتتان باش. ئەوەی دوێنێ ڕوویدا تۆڵەکردنەوەی ڕەوتی سەدر بوو لە چوارچێوەی هەماهەنگی لە بەرامبەر ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی لە ماوەی ڕابردوودا نەیانهێشت سەدر حکومەت پێک بێنێ، ئەمیش ئێستا وەڵامی دانەوە بەم شێوەیە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ماوەی نزیکەی دەمانگا هەڵبژاردن ئەنجام درراوە، دەبواە پێکەنانی حکوومەت زۆر زووتر بواە لەوەی کە ئێستا دواکەوتووە. ئەمەش لە نێوان ململانەی لایەنە سیاسەکان بە تایبەتی شیعەکان. بۆیە ئەو کاردانەوەی کە دەکرێت ئێستا کاتی خۆی کە لایەنگران و یاخۆت ئەو هەوپەیمانەی کە سەدر پێشی هینابوو کە نەیانتوانی حکوومەت پێک بینن و چەند جار هەوڵیاندا، ئێستا دوایە خۆی سەدریش هەر داوای کرد کە سەربەخۆکان بێن حکوومەت پێک بینن، ئەوانش نەیانتوانی. ئێستا مایەوە سەر ئەو هاوپەیمانی ئێستا، بەڵام ئێستاش کە هاتە سەر ئەوەی کە حکوومەت پێک بێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستنیشان کرا، دیسان کاردانەوەی شکە کراوە. ئێستا لاگرانی سەدر دوێنێ ئەوە بۆ هەموو کەس دەزانێ هاتن چوونە ناوچەی سەوز و پەرلەمانیان داگیر کرد و چوونە ناو هۆڵی پەرلەمان. ئەنی ئەمە وا دەگەێنێ کە کەس ناوێ حکوومەت پێک بینی بەڕاستی، چونکە ئەگە بەرژەوەندی خەڵکی عێراق ڕەچاو بکرێ، ئەدی ئەو خەڵکە بۆ هەڵبژاردننی کردووە، ینی ئەو هەموو خەرجە کراوە، ئەو هەموو ماندووبوو نەکراوە، ینی لەسەر مزاجی لایەنە سیاسەکان، ینی ئەمە شتێکی زۆر ناپەسەندە. بۆیە دەبواە زووتر هەوڵ بدرێ لایەنەکان بگەنە ینی ئەنجامێکی ئەوتۆ کە بتوانن بە زووتریکان حکوومەت پێک بینن. بەڵام ئەو کاردانەوانە لەبەرەوەی ئەو ناتوانێت، لەبەرەوەی ئەویش ناتوانێت، ئیدی لەم نێوانە ملەتی عێراق تووشی زەرمەندی یەکەم بووە و هیچ چارەسەریەک نێ ئیلا بۆ ئەوەی دەبێ پێکەوە دابنیشن، ڕەچاوی بەرژەوەندی خەڵک بکەن، نەک میزاجی کەسێک یان میزاجی لایەنە سیاسەکان. ئەمە لە هیچ عرف و عادەتێکدا نییە کە پەرلەمان ئەندامان هەڵبژێردنە و دەنجی خەڵکیان بەدەستێناوە. لەلایەک سەدریەکان 73 دەنجیان هەبوو، هەموو دەزاندرە کە ئەوان دەتوانن حکوومەت پێک بینن، بەڵام کە بەو شێوەیە کە ئەویش دەیویست مەسەلەن لایەنەکانی کە بێبەش بکە، ئیتر ئەوانش تووشی کاردانەوە بوون، ئەوانە کە ئەوانش نیانتوانی. ئێستا عینەن ئەم ئەزمونە دووبارە دەبێتەوە کەوا ئەوانش هەوڵەدەن ڕێگری بکرێت. ینی ئەگەر هەروە بێت چارەی لە دەبێت جارێش کە هەڵبژاردن بکرێتەوە. بەڵێ ئەو ئێستا باسەکرێ محەممەد شیع سوودانی کەسێکی زۆر نزیکە لە نووری مالیکی لەنێو چوارچەوەی هەماهەنگی ژاک کاندیدی نووری مالیکی بۆ بەسێبەری ئەو ناسراوە. پێتان وایە ئەگەر کەسێکی وەک قاسم عەرەجی پاشەکشی نەکردا لە خۆ کاندیدکردن، واتە پێتان وایە ئەو بارودۆخەی دوێنێ هەر دروستە بوو ئەگەر کاندیدەکە قاسم عەرەجی بووە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا دوێنێ ئەگەر ئەنی تێبینی ئەو قسانە بکەین و ئەو هەرسکەوتانە بکەین کە دوێنێ ڕوویدا، ینی بە هیچ شێوێ بە هیچ کەسیکە ڕازی نابی بەڕێز سەدر، چونکە بە تایبەتی کە ینی ئەوانەی ئێستا کە ئەو برادەرەیان ئەو بەڕێزیان پاڵێرابوو دەبی یەکەشکە، ینی کە وا دەگەینێ ئەگەر یەکەشکەش بێتە شوێنی ئەو سوودانی دیسان ناڕازی دەبن. دانەوێ یعنی بە قسەی خۆیان دەیانەوێت شەقام بڕیار بدا. شەقام چێ لە شەقامە؟ خۆی جەماعەتی سەدر لە شەقامن. یعنی ئەوان یعنی ئەمە یعنی هەوڵێک نییە بۆ ئەوەی کە بتوانن ئەوانش بیکەن، بەڵام هەوڵێکە بۆ ئەوەی تێکدانی بارودۆخەکە بە هەموو لایەک بارودۆخەکە نانەوێت سەرکەوتوبی. ئەژینە وا دیار بوو چۆن دەکرێت ئیشەکە. بۆیە بەوەش ڕناوەستی ئەگەر کەسێک کەش بێ لەو بیری باوەڕەدامە کە ڕازی نابن لەسەر ئەوەش. بەڵێ ئێستا چوارچەوەی هەماهەنگی دەڵێن ئێمە سووری لەسەر کاندیدکردنی محەممەد شیع سوودانی. پێتان وایە ئەمە بارودۆخەکە خراپتر دەکات کە ئەوان دەڵێن ئێمە پەشیمان نابینەوە لە کاندیدکردنی؟ خۆی لە دوێنێ ڕابارودۆخەکە خراپ بوو، ئێلەوەی زیاتر ئەنی چۆن ناوچەی سەوز و پەرلەمانیان
چوونە ژوورێ و لەسەر کورسەکان دانیشتن و هەموو ڕسمیان دەگرت و یعنی زۆر شت کرا یعنی ئەگەر بێت و ئەوانش سوور بن ئەو هەماهەنگی دیسان هەڵوێستی زیاتر دەبی ینی کاردانەوەی زیاتر دەبی سەدر بۆیە یعنی هیچ چارێک لە گۆڕێدانە دەبی پێکەوە بە تایبەتی شیعەکان هەوڵێکی جددی ببینن و لەو نێوانشدا پێویستە کوردیش ئەو ڕۆڵە ببینی ینی فراکسیۆنە کوردیەکانیش ئەوان بتوانین ڕۆلێکی ئیجابی ببینن کە نێلن عێراق ئەوە بمینێتەوە بەو شێوە بێنە حکومت دەبین نە پرۆژەکان جێبەجێ دەکرێن نە گوزەرانی خەڵک باشتر دەکرێت کەەوە کاریگەری نەک لەسەر ئاگەر لەسەر هەرێمی کوردستانیش دەبی بۆیە یعنی دەبی ئەو ڕاستێ بزانین تازە بە هیچ شێوەیەک ئەو پەرلەمان نەتوانێت کەسێک هەڵبژێرێ بۆ سەرۆکی حکومات کەوەها هەر هێشتا کە سەرۆکی کۆماریش ماوە خۆی کێشەکە لەوەدا دوو کێشەی گەورە لە گۆڕەیە لەلایە کورد ململانی دەکات لەلایەک شیعەکان کەواتە لەو نێوانەدا چێ زەرمەدە گەلی عراق بە هەرێمی کوردستانیشەوە دەبێ بە حکمت بە لێک تێگەیشتن بە بەرژەوەندی تاکە کەسی وەلانێ بەرژەوەندی عراق بکرێنە بێتە گۆڕێ ئەگەر بەو شێوە بڕوا ئەو حکوومەتە هەروە دەبێ ململانە دەبووە بەرەو توندی تیژی زیاتریش دەڕوا خوانە خواستانی لەوانەیە جەنجی ناوە خۆشی لێ بکەوێتەوە بەڵێ لە دوایین کۆبوونەوەی سەرۆک بارزانانی و بافڵ تاالبانیەوە پێتان وایەکی تو پارتی گەیشتنتە ڕێککەوتن لەسەر کاندیدێکی هاوبەش بەڵام هەڵیان گرتووە بۆ کۆبوونەوەی نێوان مەکتێبی سیاسی هەردوولا والله ئێمە هیچ زانێرش ئەو تۆمان نییە نی خەرشی زانێرش ئەو تۆ نیە بەڕاستی ئەوەی کە قسە لەسەر ئەو بابەتە دەکرێت ینی هەر وەکو تەکەوناتە وەکو بۆ چوونە وەکو سەرنج و تێبی نییە دەنە ئێمە ئەوەی کە بزانانی خەڵک بزانێ هەردوو لە ملمەنارێتیان بۆ کاندیدی خۆیان بۆ سەر و کۆمار کەواتە پێشەوەی ئەو کۆبوونەوەنە بکرێ ئەوان بڕیار دەدەن کە ئێمە هەر کەس کاندیدی خۆی هەیە و کەس بۆ کەس تەنازل ناکە بۆیە چاوەڕوان ناکرێ من ینی بۆەوە ناچم کە لەو کۆبوونەوە شتێکی ئەوە باسکرا بێ گەشتمە ڕێککەوتنێکی باسووکە بگەشتنە ڕێککەوتن وەکو مژدەیەک دەبا بێدەنە گەلی کوردستان کەوا چاوەڕوان دەکرێت بەڕاستی ئەو ململێنەیە زیاتر یعنی لە بەرژەوەندی خەلکی کوردستان نییە و لە بەرژەوەندی خەلکی عراقیش نییە چونکە سەرۆک کۆمار چی پێ دەکرێت بۆ یەکێتی و پارتی ینی ئەگەر تەنیا مەسەلەکی دارایی نەبی و تموح نەبی لەو لێوانە و هەروها یاڵە بتوانێت شتێک بک بۆ کورد ینی ئەگەر تەنیا هەتا ئێستا بینیمانە لەبەر ئەو دەسەڵاتانەی کە هێتی لەبەر ئەو کێشانەی کە هەیە لە عێراق سەرۆکۆمار ڕۆڵشی ئەو تۆ نییە بە دەستور بەڵام دەتوانی پارێزگاری بکات دەتوانێت دیفاع بکات دەتوانی زیاتر بەیاننامە و بیری بۆچن دەردەکاتن لەسەر ئەو هەڕەشانە یاخود ئەو کاروبارە و یاخو ئەو کێشانەیە کە ڕوبەر و هەرێمی کوردستان دەبێتەوە کە ئەمەش شتێکی باشە بۆیە پێویستە یەکێتی و پارتی یعنی واتێ نەگەن بە سەرکەوتنی یەکەچان شکۆی یەکەچان دەشێ بەڵکو ئەوە شکۆی ملەتی کوردە دەشێ کەوا ئێستا بەو شێوەدا مایتەوە و زەرمەند یەکەم هەر کووردا و ئەو کەم و کوڕێک کە دێتە سەر بۆ ملەتی کووردا بۆ خەڵکی کوردستانە بۆیە پێویستە ئەو ململانێنە کۆتایی پێبێت تاکە ڕێگا ئەوەیە هەڵبژاردە تەنیا ئەو هەڵبژاردەیە کە بێن پێکەوە دابنیشن و بەرژەوەندی خەڵک دابنێن و پلۆ پۆست زۆرە ینی هە لەسەر سەرۆک کۆمار نیە دەتوانن زیاتر پلۆ پۆستکە سوودی لێ بین بەڵێ بەڕێز نەحمەد عەبدوڵڵا دوایین پرسیار بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئەگەر لە ماوەی ڕابردوودا کورد ببوایەتە هۆکاری یەکلاکردنەوەی پرسی پێکێنانی حکوومەتی عێراق پێتان وایە لایەنی دیکە کە پشتگوێخرا بە ئاسانی هێش بەڕێدۆخی عێراق بە ئارامی بەڕێوە بڕۆچێت و حکوومەت بەردەوام بێ خۆی ڕاستە ینی سەرەتای پێکەنانی هاوپەیمانیەکان سەرەتایەکی باش نەبوو بە فکری خۆم یانیکەوە بۆچینی من وای تێدەگەم ئەو هاوپەیمانانەی کە دروست بوو هاوپەیمانێکی ڕکابەر بوو هەموو بۆ یەکتر شکاندن و مەسەلەن پاراوێستخستی لایەکان بوو یعنی بەڵام ئەوەندە شەیە ینی ئەگەر بەهاتە بە کوردیش
یەکگرتوو باە مەسەرەن دەربارەی سەرۆکۆمار بەڵام حکومە شیعەکان کێشەیان زیاتریش دەبوو لەوانەیە هەر نەدەگەیشتن یەکتری یعنی بە تەواوەتی ینی کورد نەبوو تە کێشە بۆ ئەو مەسەلەیە بەڵکو خۆیان شیعەکان ئێستا وا دیارە مەسەلەن کەس نازانی بەڕێز سەدر چی دەوێ خۆی نایکا لێ ناگەڕێ خەڵکی تریش بکە کەواتە لێرە کورد ڕۆڵەشی ئەو تۆی نییە. بەڵێ بەڕێز نعمەت عەبدوڵڵا سەرۆکی پێشووی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە هەولێرە لەگەڵماندا بوو. سپاس بە بەڕێزتان.